لە ئاستی داهاتە یەکەم بووینە لە ئاستی هەرێم 2010 19 20 21 دیارە 22 هێشتا سەنەی مالی خۆی ماوە، بەڵام لە 4 ساڵی ڕابردوو گەشت و گوزاری سلێمانی وەکو داهات لە ئاستی هەرێم یەکەم بووە و لە هاتنی گەشتیاریش 2010 و 19 و 20 لە ئاستی یەکەمدا بووە لە زۆری ژماری هاتنی گەشتیاران. هێشتا بۆ 22 ئەتوانین تەنها باسی شەشمانگی ڕابردوو بکەین کە 900,000 گەشتیار لە شەژمانگی ڕابردوودا سەردان و مانەوەیان هەبووە لە شوێنە گەشتیارەکانی پارێزگای سلێمانی و لە ناو پارێزگای سلێمانی. سەبارەت بە پرۆژەی خزمەتگوزاری ئێمە 20 پرۆژەی گەشتیاریمان لە جێبەجێکردندایە کە لەسەر داهاتی 115 گەشت و گوزاری سلێمانی ئێستا کۆمپانیا هەندێکی وەریگرت و هەندێکشی لە 4 پرۆژەمانی ژێر لە ڕێگای ڕێکخراوی UPP ئیتالیا و جێبەجێ دەکرێت. هەندێکی تەواو بووە کە لە ئەوەی کە تەواو بووە لە سەرسووری ماوەتە کە گەیاندنی خزمەتگوزاری قادرمە و پێداویستیەکانێتی و لە ئەشکەوتی جاسەنە و هەزارمێرد و کونەبان لە دەربەندیخان و دووکان و سلێمانی کە ئەویش گەیاندنی خزمەتگوزاریە لەگەڵ 16 پرۆژەی خزمەتگوزاری کە ئێستا کۆمپانیایەک وەریگرت و ئێمە لە 7 مانگەوە ئاماری گەشتیاری وەردەگرین. 7 مانگ 15,000 گەشتیار هاتووە و ئامارێکی سەرەتایی ناڕەسمی و ئومێدمان وایە لە سەروی 100,000 گەشتیار لە ڕۆژانی ئێستا و داهاتووماندا ڕووبکەنە پارێزگای سلێمانی، چونکە ڕۆژانی پشۆکان زۆرن و پلەی گەرمی لە شارەکانی خوار و زۆر بەرزا و خۆشبەختانە لای خۆمان باشترە.